ئەی خوشکی شیرینم خاوەنی شەر خوشکی شیرینم خاوەن بیر و هۆش شکۆمەندیە ون بە باڵا پۆش. الحمد لله لدفري سوراني جو كوملا كتاب على بوشة برياري على بوشي عندها بەڕاستی ئەوەی تامی ئەو هەستە خۆشیان نەچێش بێتن کە حیجاب چەند سەربەرزێ بۆ ئافرەتان ئارامی بەڕۆح دەبەخشێ نۆش سیماتان لە نور دڵتان پڕ لە جۆش. ئیشاڵڵا خوای گەورە بەهەش بەنسیبی هەمووانمان دەکا یەک پەرداخ ئاوی کەوسەر هەموو دنیای لۆ من دەینێتن سیماتان لە نور دڵتان پڕ لە جۆش سیماتان لە نور دڵتان پڕ لە جۆش. پۆشاکی بەرتان ڕەمزی ئیمانە ڕوخساری ڕووتان وەک نورستانە لەژێر سابەتی ئاياتی قورئان ژینتان ئاوێتەی نێو گوڵستانە خوشکم حیجاب و سەرپۆشەکەی تۆ تاجی عیزەتە بەخشاوە بە تۆ مەدرسەی عیلم و پاکیزەیتان گەشو بۆن خۆشە وە گوڵە شەو بۆ دڵتان ئاوێنەی گوڵزاری پاکی وراتان بەرز و ڕەوشتان خاکی لەگەڵ شنەبای ڕازی ژیانە ویقار و حیشمەت لە خۆتان جوانە وقار حشمت لخوتا جوانا.